ئازیزانی NRT سڵاوتان لێبێت. ئەو کەشتیە نەوتی کە 1 ملیۆن بەرمیل نەوتی هەرێمی هەڵگرت بوو پاشەوەی لەلایەن دادگای تەکساسەوە دەستی بەسەرداگیرا، بەڵام دوجار دادگا دەست بەسەرداگرتنەکەی هەڵگرت و حکوومەتی هەرێمیش 184 لاپەڕە ڕوونکردنەوەی خستوتە بەردەم دادگاکەی تەکساس. دەپرسین چارەنووسی ئەو بڕەنەوتەی هەرێم بەکوێ دەگات؟ ئەو ڕێکارە یاسایانەی نەوتی هەرێمی پێدەفرۆشترێت چین؟ بەڕێزان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەم عالی حەمەساڵح، ئەندامی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان. بەڕێزان ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پیجی NRTەوە پرسیارەکانتان لە ڕێگەی کۆمنتەوە بۆ میوانەکەی من بنووسن. کاک عەلی سڵاوت لێبێ. سڵاو لێوەش کاک عەلی، ئێوە وەکو لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان تا چەند ئاگاداری فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانن؟ بەڵێ، بەناوی خی گەورە جەژنی ئێوە و بینەرانی NRT پیرۆز بێت. دیارە ئەگەر بڵێن وەکو لیژنە نەخێر وەکو لیژنە هیچ زانیاریەکمان نییە، ئەو زانیاریانش کە هەیە لە چوارچێوەی متابعە و بەدواداچوونی شخصی پەرلەمانتارانایە، نەک ئەوەی کە وەزارەتی سامانە سروشتەکان هات بێتە لیژنەکەی ئێمە ئەو تەفاسیلەی خست بێتە بەردەستمان ئەم نەوتانە چۆن و بە چ ڕێگایەک ئەفرۆشێت کۆی ئەو پرۆسەکە هەر یەکەمان هەمان بێت لە چوارچێوەی ئەو بەدواداچوونەیە کە خۆمان کردومان. باشە، من پرسیارم دەبێت لەسەر و بابەتی کە بۆچی ئێوە ئاگادار نین، بەڵام لەسەر فرۆشتنی ئەم 1 ملیۆن بەرمیلە کە ئێستا کەشتیەکی نەوت کە 1 ملیۆن بەرمیل نەوتی هەرێمی هەڵگرتووە لە کەناراوەکانی ویلایەتی تەکساسە لە ئەمریکا، تا چەند ئاگاداری ئەو وردەکاریان و ئەو ناکۆچی کە هەیە لە نێوان هەرێم و حکوومەتی ئیتیحادیدا بەوەی سکاڵا تۆمار کراوە لە دادگای ویلایەتی تەکساس دەستی بەسەرداگیرا، دواتر ئەمە هەڵگیرا، تا چەند ئاگاداری ئەو وردەکاریان ئێوە؟ بەڵێ، ئەوەی ئێمە ئاگادارین بەم شێوەی خوارەوەیە، حکوومەتی عێراقی ئەو دادگای ناوبراو ئاگادار کردوتەوە کە گوای ئەم نەوتە بە قاچاق بدراوە یاخود تەهریب کراوە لە چوارچێوەی ئەو سکاڵا ئەوانیش دەستیان بەسەر ئەم بابەتا گرتووە پاش تەداخلاتێکی زۆر هەم لە ڕووی قانونی و هەم لە ڕووی سیاسی و چکە ومان نزانین ئەمە بابەتێکی زیاتر سیاسیە تا ئەوەی یاسایی بێت دادگاکە بە شێوەیە لە شێوەکان ئەم بابەتەی بە متعلقی هێشتوتەوە قەراری لێ نەداوە. بەڵام بەپێی بە دوواداچوونەیەکی تر من کردومە ئەوەیە کە ئەگەر لە نەتیجا قەراری ئەم دەست بە سەراگرتنە بگرێت ئەوە ئەبێ بە بڕیاری کۆنگرێز بێت بەپێی یاساش، نەک ئەوەی کە دادگای ئەو ویلایەتە بۆ شوێ بڕێت. باشە، واتە ئەساسەن ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەم جۆرە نەوت دەفرۆشرێت، حکوومەتی ئیتیحادی دەتوانێت سکاڵا تۆمار بکات و لە ڕێگەی دادگای ئەو وڵاتانەوە دەست بەسەر ئەو بڕەنەوتانەدا بگیرێت کە هەرێم هەناردەی دەکات؟ خۆی هەموو ئەم بابەتە و بابەتەکانی دیکەش ئەوەنە کێشەیەکی سیاسیەوە پەیوەندی بە تەداخلاتی ئیقلیمیشەوە ئەگەر واز لە حاڵەتە سیاسەکە بێنین، بەڵام لە دۆخە یاساییەکەیە چۆنە؟ ئەمە بۆ حکوومەتی هەرێم کارێکی ئاساییە کە دەنێرێ و دەیفرۆشێ؟ بەڵێ، ئێمە وەکو پێشووتریش دراسەمان کردووە لە ڕابردووە بۆ ئێستا کێشە بەپێی یاساش کێشە لەسەر فرۆشتنی نەوت نییە، ئەوەندەی کێشە لەسەر شێوازی مامەڵەکردنی پارەکەوەیە لە ناوخۆی کوردستانە. بەڵێ، کێشەکە چییە بە دیاریکراوی؟ بەڵێ، کێشەی سەرەکی ئەوەیە تاوەکو ێسەوە ئێمە خەریکی نیوادارم بچێتە سەر ئەو کارانەی کە پەرلەمان کردوویەتی ئەم پارانە کەیەتەوە بە موەسساتی مامەڵەی لەگەڵا نەکراوە، سندوقی داهاتە نەوتیەکان دروست نەکراوە، پارەکە پتر لە ژێر دەسەڵاتی وەزیری سامانە سروشتەکانایە. وەزیری سامانە سروشتەکانیش هەر جارە و بەبڕوو بە مەبلەخێکی جیاواز ئەم بڕەپارەیە داتە وەزیری دارایی یاخود وەزارەتی دارایی، وەزارەتی دارایی بۆ موچەی فەرمانبەران بەکاری هێنێت. ئێمە ئێستا خەریکی بە موەسساتکردنی ئەم پرسین لە پەرلەمان و هیوادارین دوای ئەم پشووە بتوانین بە قانون سندوقی داهاتە نەوتیەکان دروستکەین کۆی ئەو پارەی لە چوارچێوەی پرۆسە جیاوازەکانی نەوت دەستێن، چه ئەوەی لە تورکایە یاخود ئەوەی کە
لە هەر ڕێگەیەکی ترەوە دەسێت لە چوارچەوەی ئەم سندوقا هەڵەگیرێت ئەم سندوقا ئەنجومەنێکیە لە چەند ئەندام پێکێت نوێنەری وەزارەتی دارایی لەگەڵایە و سەر بە پەرلەمانە و خازعە بۆ چاودێری دارایی بۆیە ئەو کاتە کۆتایی بەم کێشانێنین کە ئەم ناڕۆشنیە هێندرێت کە لەسەر پرسی دارایی نەوت و داهات بەڵێ واتە لە ئێستادا تاوەکۆم ساتە وەختە ینی پارەی ئەو نەوتانی کە هەرێمی کوردستان دەیفرۆشێت تەنیا وەزیری سامانە سروشتەکان لێ ئاگادارە و دەچێتەوە لای ئەو بەڵێ جا من ئەگەر تەوزیح سەر ئەمە بدەم چەوەی پەیوەندی بە داهاتی ناوخۆچە ئەوەی نەوتەوە هەیە مانگانە هەرێمی کوردستان بۆ دابینکردنی کۆی پێداویستیەکانی نزیکەی 1 ملیار دلار نزیکەی 1 ملیار دلار بۆ سەرەوەیەوێت بەڵام داهاتی ناوخۆکە ئەوەی یەتە خەزێنەی وەزارەتی دارایی نزیکەی 120 میلیۆن دلارە چەند ئەم داهاتە فعلیە و چەند فعلی نیە ئەمە قسە زۆر هەڵەگرێ و ئینشەڵڵا لە ئایندا قسەی لەسەرەکەین واتە لێرا دیسانەوە نزیکەی 880 میلیۆن دلار عجزمان هەیە بۆ یەک مانگ ئەم 880 میلیۆن دلارە کە کۆی گشتی موچەی فەرمانبەران و هەندێک خەرجی تری وەزارەتەکانە پشت بە وەزارەتی سامانە سروشتیەکانە بەسێ بە دیوێکی ترە هەموو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکان دابینیەکە مانگێک هەندێک جار 50 میلیۆن دلار هەندێک جار 30 میلیۆن دلار هەندێک جار 20 میلیۆن دلار هەندێک جار زیاتر بە بڕی جیاوازی داد بە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی ئەم پارە بەکارهێنرێتەوە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئاین پرۆسەکە بەم شێوە لە کوردستانە بەڕێوە بچێت نەک ئەوەی بڵێ کۆی داهاتی نەوت لە چوارچەوەی پرۆسەکانەوە یەتە خەزێنە و ئەنجومەنێک هەیە و دراسەیەکە بەڵام ئێوە وەکو لیژنەی خەرجکردنی پەرلەمانی کوردستان کاگالی ینی تاوەکو چەند بۆ نمونە هیچ جارێک بووە کە ئێوە بە شێوەیەکی فەرمی وەکو پەرلەمانی کوردستان بچن داوا بکەن لە وەزارەت بە کتابی فەرمی بۆ نمونە داوا بکەن بۆی کە لانی کەم داهاتەکەتان بۆ ڕوون بکەنەوانێ هەر بڕەنەوتێک کە چۆتە دەرەوانێ بڕی داهاتەکەی چەند بووە بە دۆلاریان بە دینار بۆ بێتەوە لای ئێوە بزانن ئەوەندە داهاتەکەی بۆ ئاگادارن دواتر چۆن سەرفەکرێ یعنی ئەمەتان کردووە ئێوە وەکو لیژنەکەی خۆتان کارزان ئەوەی کە ئێمە بە دوواداچوونی وردمان بۆ کردووە هەرچەنە سەوتەکە قەتع بێت بەڵام لە پرسیارەکە و تێگەشت مەگەر سەوتی من هەبێت ئەوەندە ئێمە کە بە دوواداچینوان وردمان بۆ کردووە لە چوارچەوەی لیژنەی سامانە سروشتیەکانان نییە ئێمە وەکو لیژنەی سامانە سروشتیەکان لە ماوەی مانگی ڕابردووە بە بەردەوامی و بە دیقەتەوە ئەوەندەی خەریکی چارەسەرکردن بووین بۆ ئەزمەی بنزین کێشەکانی کۆبوون و نرخی بنزین کە تاوەکو ێستا سەرکەوتوو نەبووین با احترافی ئەوە بکەم و ئەوەی بە شێوەی لە شێوەکان قەرار بوو وەزارەتی سامانە سروشتیەکان بکات بێت بۆ ڕێنمایەکانی کۆبوون بۆ ئەوەی هەموو خەڵکی کوردستانەوەی ئۆتۆمبیلی هەیە بەنهای خۆیەتی یاخود نیەتی ئەوەی ئارمە بنزین کردێن دەواتە خەریکی و کێشەبوون بەڵام بە دڵنیاییەوە دوای ئەم شووە دەست دەکەین بە دوواداچوون بەمە بەڵام ئەو لەویەتی ئێمە ئەوە بووە ئەم پرسە بە ڕۆژێک و دوو ڕۆژ چارەسەر ناکرێت من ڕۆژێک بانگم کرد و تێوەنە نەوتم فرۆشتۆ و دوو بەیانی هەم بانی کەمەوە ئەم پرسە ئەبێ بە قانونی بکرێت لە 2007ەوە بۆ ئێستا بە پێی یاسای نەوت و غاز ئەوە سندوقی داهاتی نەوت دروستکرا بەڵام ئەم سندوقە دروست نەکرا ئێستا ئێمە پرۆژەکەمان وەکو لیژنەکەی خۆمان خوێندنەوەمان بۆ لەسەر حازر بۆ جگەلەوەی خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە داوای ئەخیر ڕوونکردنەوە تەوزیحاتمان کردووە لە حکوومەت بۆ ئەوەی لە زووترین کاتا بە قانون ئەم سندوقە دروستکەین کە ئێمە بە قانون ئەم سندوقەمان دروست کرد کۆتایی بەم کێشانە هێندێت بەڵام من وەکو بە دوواداچوونی شخصی خۆم دیسانەوە حەزەکەم هەندێک ڕوونکردنەوەتان پێ بدەم لەسەر فرۆشتنی ئەم نەوتە و بڕەکەی بۆ زانیاریتان یعنی بڕی ئەم نەوتەی کە ئەفرۆشێت بۆ بەم شێوەیە نەک بەش توچەی فەرمانبەران ناکا بەشی مانگانە کە ئەفرۆشێ بەشی لە 120 موچەی فەرمانبەران باشە واتە ئێوە ئاگاداری وردەکاری داهاتەکان پێمان وایە تاوەکو ئێستا ئەوەی کە کار بۆ فرۆشتنیەکرێت کەمترە لە 7 میلیۆن بەرمیل دلار ئەگەر 7 میلیۆن بەرمیل ئەگەر 7 میلیۆن بەرمیل ئەگەر 7 میلیۆن بەرمیل فرۆشا بێت بە ستانداردی عالەمی فرۆشا بێت بەڵێ بەڕێزان دیارە لە ئێستادا گوێی لە قسەکانی من نییە وچانێکی کورد وەردەگرین بۆ چارەسەرکردنی و گرفتو دەگەڕێمە وڵاتان و بەردەوام دەبین لە گفتوگۆکەمان بەڵێ بەڕێزان بەردەوامین لە گفتوگۆکەمان لەگەڵ عەلی حەمەدساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان دیارەتەوەری بەرنامەکەش لەسەر پرسی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانە کاک عەلی پێم خۆشە یەکسەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند کۆمنتێکت بۆ بخوێنمەوە
سەفین خدر دەڵێت تا ئێستا بڕی چەند پارە لە بانکەکانی تورکیا هێنراوەتەوە هەرێمی کوردستان لە پرسیاری دومیشدا دەڵێ ئایا ئێستا ژۆک و جاران ڕەخنەیان لە وەزارەتی دارایی هەیە یەکێک لە کۆمنتەکانی دیکە دەڵێت بابەتێکی لەم جۆرە مەبەستی فرۆشتنی ئەو کەشتێنەوتەی ئێستایە کە ئەو 1 ملیۆن بەرمیلەی کە لە کەناراوەکانی ویلایەتی تەکساسە لە ئەمریکا دەڵێت ئەگەر ئۆکەی ئەمریکای لەسەر نەبێت حاڵەتێکی ئاوا یاخود کەشتێکی ئاوازە بەلاح بەم هەموو بڕەنەوتەوە چۆن دەنێردرێتە نزیک ویلایەتێکی گرنگی ئەمریکا و داوای ڕوونکردنەوە دەکاتێتەوە پێم خۆشە وەڵامی ئەم دوو کۆمنتە بیتوانێت و کۆمنتی دیکە هەیە بۆ دەخوێنمەوە دواتر. بەڵێ ئێمە ئەو ڕەخنانەی لە ڕابردووە لەسەر پرسی نەوت هەمان بوو وەک خۆی ماوە بەڵام ئەو ڕەخنانەی لەسەر وەزارەتی داراییش هەمان بوو بەشێکی هەرە زۆری وەک خۆی ماوە بەڵام ئەبێ خەڵک لێمان تێبگا وەزیرەکانی ئێمەوە کۆی کابینەکە ماوەی کەمتر ئەگەر وەکو ڕۆژ کۆی کەیتۆ 28 ڕۆژە دەست بەکار بوون ئەگەر ئاسای سەحریشیان پێبێ ناتوان ئەم هەموو کێشە چارەسەرکەن بەڵام ئێمە مەسئولین لە بەردەم ئەم کێشانەوە بێ چارەسەریکەین بە دۆسەی نەوت و بە دۆسەی دارایی وەکوتم ئەوە لە 2007ەوە بۆ ئێستا سندوقی داهاتی نەوت دروست نەکرێەوە ئەوە دەستمان پێکردووە و بە پشتیوانی خوای گەورە لە چەند ڕۆژی ئایندا ئەم سندوقە دروستەکرێ و کۆتایی بەم کێشەیەت سەبارەت بەو بڕە حەزەکەم بە بڕەکە هەم گەڕانەوەی پارەکان بە بڕەکان دێڕوونکردنەوەتان بۆ بەم کۆی ئەو نەوتەی لە ماوەی ڕابردووە بۆ ئێستا ڕۆشتووە کەمترە لە 7 ملیۆن بەرمیل کەمترە لە 7 ملیۆن بەرمیل ئەگەر ئەم 7 ملیۆن بەرمیلە هەمووشی فرۆشرابێت هەمووی فرۆشرابێت پارەی هەمووشی وەرگیرابێتەوە کە هەمووی نەفرۆشەوە پارەی هەمووشی وەرنەگیراوەتەوە لە هەر بەرمیلێک نزیکەی 6 دۆلاری سافی ئەمێنێتەوە پاش دەرهێنانی ئوجوری گەڕانەوەی ئوجور بۆ کۆمپانیاکان و ئوجوری گواستنەوە و تا دواتر ئەکاتە 420 ملیۆن دۆلار بۆ ئەم چەند مانگە بە درێژایەوە بەڵام موچە یەک مانگی فەرمانبەرانی هەرێمی کوردستان 600 ملیۆن دۆلاری پێویستە بە دیوێکی ترا ئێستا هەرێمی کوردستان ڕۆژانە ئەتوانێت 100,000 بەرمیل نەوت بفرۆشێت ئەگەر ئەم 100,000ش بەڕێک و پێکی وەک خۆی بیفرۆشێت بەبێ کێشە تەنیا دەتوانێت نزیکەی لە 115 بۆ 20 موچەی فەرمانبەرانی مانگێکی پێدابین کات یاخود پێداویستیەکانی بودجێی بەگشتی پێدابین کات واتە بەم ڕێگایە ناتوانرێت بۆیە ئەبێت ئەم نەوتە وەکو بڕ زیاد کرێت و پلانێک هەبێت بۆ چارەسەرکردنی ئەمە ئێمە هەندێک هەنگاومان ناوە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە بەڵام ئەوەی کە هەیە بەم شێوەیە کە باسم کرد ئەوەی تاوەکو ئێستا من ئاگادارم وەکوتم ئەم پارە گەڕاوەتەوە نەگەڕاوەتەوە لەبەرەوەی سندوقی داهاتە نەوتەکان نییە تاوەکو ئێستا بەرچاوڕوونیە نییە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە لە پاش پشوەکان ئەم بانگێشتی وەزیری دارایی یەکەین بۆ پەرلەمان لەسەر پرسی دارایی بەگشتی و ئەو ئەزمە مالیە و پرسی دارایی نەوت و بانگێشتی وەزیری سامانە سروشتیەکانی شەکەین و داوای وەڵامی مقنعەکەین و بە دوواداچوونیش بۆم پرسە. بەڵێ قسەت لەسەر وەزارەتەکان کرد بەوەی کە ڕەنگە تەمەنی ئەوەندە نەبێت کە دەست بەکار بوون بەڵام لەسەر هەڵوێستی خۆت دیارە هاوڵاتیە گەسعەت شاوری دەڵێت کاگالی پێش 21 نۆ سەرسەختانە دژی سیاسەتی نەوت بوو ئایا وەرگرتنی دەسەڵات دیارە مەبەستی ئەوەیە کە تۆ ئێستا ئەندامی پەرلەمانی بەسە بۆ بێدەنگبوون و بەرگریکردن لەم سیاسەتەی ئێستای نەوتی هەرێمی کوردستان؟ دیارە من هیچ پۆستێکم وەرنەگرتووە ئەندامێکی پەرلەمانم بەڵێ دیارە بەستمە خۆی بۆ بکەنەوە مەبەستەکەی ئەویش بەڵێ بەیانی بزوتنەوەی گۆڕان بڵێ بکشێرەوە منەکشێمەوە و ئەرکی تر هەبووە من پێ ئەگەر بزوتنەوەی گۆڕان بڵێ واتە ئەگەر حاڵەتێکی نەخوازراو ببینی کاک عەلی بۆ خۆت وەکو تاکێک یعنی بۆی کە خەڵک دەنگی یاوە بە تۆ بۆ خۆت ناکشیتەوە جا من عەرزی قسەکەت پێت نەڵێ با قسەکان بەڵێ من دیارە من دیسانەوە تاکی دەکەمەوە من خەڵک دەنگی پێداوم بەڵام لە چوارچێوەی لیستی بزوتنەوەی گۆڕانە خەڵک دەنگی پێداوم بەڵام سەرباری ئەمانش بچووکترین کەم و کورتی حکوومەتی ئەمەی وەزیری دارایی گۆڕان بێ وەزیری سامانە سروشتیەکان بێ قسەی جدیمانە بێ لەسەری و هەڵوێستی جدیمانە بێ لەسەری من دیسانەوە تاکی دەکەمەوە ئەو ڕەخنانەی پێشووتر لەسەر پرۆسەی نەوت هەم بووە
وەک خۆی ماوە بەڵام ئێستا ئێمە مەسئولین ئەمانوێ کێشەکان چارەسەرکەین وەکوتم ئێستا ئێمە ئیشەکەین بۆی سندوقی داهاتی نەوت دروستکەین بۆی کۆمپانیای کوردستان بۆ دۆزینەوە بەرەمێنانی نەوت دروستکەین بۆی کۆمپانیای کوردستان بۆ پاڵاوتن و پاشکۆکانی دروستکەین بۆ ئەوەی کۆمپانیای کوردستان بۆ پرۆسەی بە بازارکردنی نەوت دروستکەین ئێستا ئایا خەڵک ئێستا قسەی لە ئێمەوەیە ئیشی لە ئێمەوێ ئەگەر ئیشیان لە ئێماوێ دەرفەتێکی کەممان بنێ ناڵێن دەرفەتێکی زۆر ئەگەر کێشەی داراییمان حەل نەکرد ئەم کێشانەی ترمان حەل نەکرد کە ئێستا بۆ هەندێک کێشە کۆمەڵی هەنگاوی گرنگمان ماوە خەڵک حەقی خۆیەتی و جگە لەو بەرنامەی کە پێشووتر هەمانوە جگە لە خزمەتیکردنی خەڵک هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی ئێمە لە پەرلەمانە بمێنینەوە ئێمە نە ئەمانوێت لە داهاتی ناوخوا بەشدار بین نە کۆمپانیامانە بێت بە دڵنیاییەوە نە ئەمانوێت لە پارەی نەوتا بەشدار بین هیچ کام لەمانە گرنگ نییە لای ئێمە ئەوەی گرنگە و گرنگە خزمەتکردنی خەڵکە من دڵنیام ئیسای لە نیگەرانی خەڵک تێگەم ئەزانم خەڵک زۆر تووڕێ خەڵک زۆر لەسەر ئەم نیگەرانی چاوەڕێشتی زۆر گەورەتری بەڵام دەرفەتێکی کەممان بنێ دەرفەتێکی کەممان بنێ باشە کاک عەلی یعنی لەسەر ئەم نیگەرانیە زۆرەی خەڵکەوە تاکە خۆشت هەستت پێگرتووەوە ماوەیەکی زۆرە بە تایبەت لەسەر ئەندام پەرلەمانەکانی گۆڕان بەوەی کە پێشتر ڕەنگە ئێوە زۆرترین ڕەخنە و سەرنج و تێبینیتان هەبوو بێ لەسەر شێوازی بەڕێوەبردننی ئەم هەرێمەی خۆمان من حەزەکەم بۆ خۆم ینی پرسیارێک بکەم علی حەمە ساڵح کە خاوەنی زۆرترین دەنگ بوو لە کاتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا حەز دەکەم وجدانی خۆت بکەم بە مەحەک ئەوەی کە ئێستا دەیکەیت وەکو کاری پەرلەمانتاری لە ئاستی پێویستدایە یاخود شایانی ئەو ڕەخنانەیە کە خەڵک لێتان دەگرن من وەک خۆم بەڵێ بە بەردەوامی چ ئەوەی بە تەلەفونەکرێت چ ئەوەی لەسەر جادە پێمانە وترێ من لێ ناشارمەوە ئێستا لەوانەیە لە ماوەی ڕابردووە کارم کرێت ناخۆشترین کاتی ژیانمە هۆکارەکەشی بۆ دوو شتە گەڕێتەوە من پێم وانە یەک هەنگاوم نابێ پێچەوانەی ئەو مەبدە ئەبێ لە ڕابردووە ئیشم پێکردووە یعنی زۆر دراسێک بەس باشە ینی ئێوە هەموو سەرنج و تێبینێتیان هەبوو بمبورە ینی ئەوە دوا بخەی بۆ دواترە و دوو هۆکاری باسیەکەی بەڵام بە نمونە کێشەی بانزین ئەزمەی بانزین لە هەرێمی کوردستاندا دوای ئەوەی ئەم بابەتە ئێوە وەزیری سامانە سروشتەکانتان بانکێش کرد ئەو کات بانزین بۆ هەر لیترێک 500 دینار بوو بەڵام بە کۆبوون بوو بەڵام دوای ئەوەی وەزیرتان بانکێش کرد بانزین بوو بە 800 بەڵام هەر بە کۆبوونیشە بانزینی تیجاری بە 1250 بوو ئەو کات بەڵام خۆ ئێستا شەمان نرخە ینی چی گۆڕا توانیتان چی بکەن و ئەسڵەن بۆ نەتان کردیانی بەڵێ من لێت نەشارمەوە ئەوەی کە ینی من هەر هەمیشە بەڕاشکاوی قسەیەکەم ئەو کاتێک ئێمە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکانە دانیشتین وەزیری سامانە سروشتەکان بەڵێنی ئەوەیدا و ئەو کە لە پەرلەمان بوون دواتریش ئەوەی کە دیارە ئەوەی لە جەلسەکەشا پەخش نەکرایمە لەگەڵ نوێنەری حکومەتا قسەمان کرد هەموو ئەو ئاستەنگانەی لە بەردەم کۆبوونەوە ئێستا نیوەی خەڵکی کوردستان شمولی کۆبوون ناکات لەبەرەوەی بەشێکی سیارە بە ناوی خۆیەوە نییە بەشێکی تری سیارەکەی ئارمە بە 100 کێشەی تر کە بۆ خەڵکیان دروستکەوە قەرار بوو هەموو ئاستەنگانە لا برێت لە بەردەم خەڵکی کوردستانە بەڵام بەداخەوە ئاستەنگەکان لەلایەک لا نەبران بەشی هەرە زۆری ئەتوانین بڵێن وەک خۆی ماوەتەوە ئەم قسانە خەڵکی ژێکات ئێمە هەمومان وەکو خەڵک ئەم قسانەکەین بەڵام تۆ ئەنجامی پەرلەمانی کوردستانی دەبێت تۆ حەلت لابێ نەگەم قسانە بکەین وانە بەڵێ بەڵێ ئەرزی جەناب بکەم بە درێژایی سێ هەفتەی ڕابردوو ئێمە بە بەردەوامی لەگەڵ لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان و ئەنجومەنی وەزیرانە ئەوە بوون ئەم کێشانەی ڕێنمایی کۆبوون چارەسەر کرێت ڕۆژێک قسە لەسەر ئەوە بۆ وەزیری سامانە سروشتەکان لە لەندەنە و لە دەرەوەی وڵاتە ڕۆژێک قسە لەسەر بابەتێکی تر بووە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە دوای ئەم پشووە قسەیەکی جددیترمانە بێت لە حکومەتە هەم بۆ ڕێنمایەکانی کۆبوون هەم بۆ نرخی بانزین و لێشتا نەشارمەوە وەزیری وەزارەتی سامانە سروشتیەکان یاخود نوێنەری حکومەت جوانتر وایە بڵێن وتی ئەگەر من نرخی بانزین بکەمە 500 دینار و بە هەموو کەسێک بدرێت ئەبێ ڕۆژانە نزیکەی 2 ملیۆن لیتر بانزین بکڕم بە دۆلارێک و بیدەم بە 500 دینار ئەگەر وابێ ناتوانم موچەی فەرمانبەران بدەم تۆ ڕازیت موچەی فەرمانبەران نەدەم وتم نەخێر من ڕازی نیم بەڵام ئەمە بیانوش نییە بۆ ئەوەی کە ئێوە بانزین گران باشە وتە قسەی دیکەمان دەبێت دەتوانی ئێستا ڕۆژانە و بە درێژایی ڕابردوو بەڵێ
ئەو قسێ ئەوەیە کە یەکەم وەزارەتی سامانەشتوەکانی حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەت قەراریاندا پێداچوونەوە بە ڕێنمایەکانی کۆبوونی بەنزینە بکەن بە درێژایی ڕابردوو ئەمەیان جێبەجێ نەکردووە. ئەمەیان جێبەجێ نەکردووە و ئێمە ئێستا دیسانەوە لە پەرلەمانەوە داوای بانگێشکردنی وەزیری سامانە سروشتیەکانمان کردووەتەوە بۆ ئەوەی بزانین ئەو بەڵێنەی کەدایان بۆ جێبەجێکردنی لابردنی ئەو ئاستەنگانەی لە بەردەم ڕێنمایەکانان بۆچی جێبەجێیان نەکردووە و ئێمە ئەمەمان بە دەست و خەتی خۆیان لە بەردەمایە قرار بۆ ئەمە باشە قسەکەتان نەگاتە ئەوەی وەکو پەرلەمان بەوەی کە داوای ئایندا ئێمە چوەک لیژنەکە بێت کە پۆستەکەی لێ بسەنەوانێ چوەکو لیژنەکەی خۆمان بێت چوەکو فراکسیۆنی گۆڕانیش بێت هەڵوێستێکی جدیمانە بێت لەسەر ئەم پرسەیە هیواداری نەگاتە دەستبەرداری پۆستەکەی بێ نەک وەزیری سامانە سروشتیەکان وەزیری دارایی هەر وەزیرێکی تر بێت بەڵێ قسەکە لەسەر قەیرانی بانزین بۆیە بە نمونەیانی باسیەوە دەکەین مەشکاگەلی بەڵێ لەسەر قەیرانی بنزین لەسەر قەیرانی بنزین ئەگەر ئێمە ئێستەوە ئەوەی کە باسم کرد هەیە ئەم ڕێنمایانەی بنزین چارەسەر نەکراکە بانگەکرێت بۆ پەرلەمان کە پێویستە پێچوونەوە بە ڕێنمایەکانی کۆبوو نابکرێت کۆبۆ نابکرێت و هەندێک معلوماتی تریشمان لە بەردەمایە کە بنزینی هەرێمی کوردستان ئەوەی کە لە پاڵاوگەکانی ناوخۆیە ئێستا ئەبرێت بە سعودی توجاری بە 1250 دینارە فرۆشێت تەدقیق لەوە شەکەین ئەگەر ئەمە حەلی نەبوو لە پەرلەمانیش نەمانتوانی ئەم بابەتە بکەین بەڕاستی بینە دادگا. کاگەلی هەر لەسەر ئەو ڕەشبینی کە خۆشت باست کردیانی لەلای هاوڵاتیان دروست بۆ سەبارەت بە ئێوە بە تایبەت وەکو بزوتنەوەی گۆڕان سامان پرسیارێکی نردووە بە کۆمنتیارە دەڵێت ئەبێ ئەم پرسیاری هەر لێ بکەی ئەڵێ باشە گۆڕان دەیانوت ژنی ماڵ دەبێت موچەی هەبێت بەڵام ئێستا موچەی مێردەکانیشیان بڕاوە کۆمنتی ئێوە بەڵێ دیارە ئێمە هەموو ئەوانەی کە لەبارەی کابانی ماڵەوە وتومانە ئەیشیکەین بە پرۆژە و لە ئایندا پێشکەشی پەرلەمانیەکەین هەموو ئەوەی کە لە بەرنامەی کاری ئێمە دواتر لە بەرنامەی کاری حکوومەتە هەبووە دێر بە دێر لێی مەسئولین بەڵام ئەبێ خەڵکی کوردستان لە واقعیە تێبگا وەکوتم وەزیرەکەی ئێمە کەمتر لە مانجێکە دەست بەکار بوو ئێمە نەک چوینەتە سەر سفرەیەکی بەتاڵ چوینەتە سەر سفرەیەکی وێران حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی نزیکەی 6 میلیارد دلار قەرزار بووە 6 میلیارد دلار واتە 600,000 دەفتەر دلار قەرزار بووە تۆ 600 یعنی وەزیری دارایی ئێستا بە مانجێک ڕاکە بە دوای داهاتی ناوخوا خەریکی ئەوە بێت پارە کۆکاتەوە بۆ ئەوەی موچەی پێ بدا ڕاکێت تەدقیقا لە وەزارەتەکان لە داهاتی ناوخۆ بەڵام مەسئولین لەوەی ئێوە بۆ پێی وەکوتم ینی ئێوە پێشتر خاوەنی زۆرترین ڕەخنە و سەرنج بوون ینی ئەم قسەیە بەسە بۆ هاوڵاتیان چاوەڕوانەکانی خەڵگانی لەوە زیاتر لە ئێوە وەکو ئەندام پەرلەمانەکان لە ئێوە وەکو بەتایبەت وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان کە ئێستا لە حکوومەتدان ڕەنگە ئەم قسەیە بەتەنیا بەس نەبێ بەوەی کە پێتان وا بێت ماوەکەتان کەمە کە هێشتا لە دەسەڵاتدان بەڵام خۆ ئەندام پەرلەمانەکانی ینی ماوەیەکی زۆرە ئەندام پەرلەمانن ئەوە تا تۆ دەڵی هێشتا ئێمە ئاگاداری فرۆشتنی نەوت نین لیژنەکەمان لە پەرلەمان بەوەی کە چۆن نەوت دەفرۆشرێت چۆن فڵانی کەم دەتوانن ئەمە بکەن یانی کاکارزان ئەندام پەرلەمان مامەڵە لەگەڵ وەزیرەکە ئەگەر وەزیر نەبێت مامەڵە لەگەڵ چیا بکە من پێ پرسیارەکە ئەمێ ئەندام پەرلەمان مامەڵە لەگەڵ چیاکە لەگەڵ وەزیردا وەزیر هەیە پرسیار بۆ وەزیرێ وەزیری سامانەسروشتیەکان بەتایبەت بەڵێ وەزیرەکە ماوەی مانگی ئاگاداری وردەکاری فرۆشتنی نەوت نین ڕەنگە ئاسانترین وەزیریان بێ بۆی بتوانێت ئەمە بزانین کابینەی پێشووتریش کولی پێشووتر هەر خۆی وەزیر بووە حتما وردەکارەکان هەر لای ئەوە ڕەنگە هەر وەزیرێکی تر باش دەتوانن ئەم وردەکاریان دەست بکەوێت لەو ئێمە وەزیری سامانە سروشتەکانمان جارێک بان کردو و چەندین جای تریش بانیەکەینەوە بۆ پەرلەمان بەڵام تاکی دەکەمەوە ئەگەر لە فترەیەکی زەمەنی دیاری کراوە ئێمە پلانی خۆمان بەرنامەی خۆمان هەنگاوی عەمەلی خۆمان پیشان نەدا نەمان کرد بۆ دەربازبوونی چه هەرێم بێ لەم قەیرانە دارایی کە ئێستا هەیە چه ئەزمەکانی بەنزیر بێت چ کێشەکانی تری ئەم وڵاتەیە خەڵکی هەرێمی کوردستان حەقی خۆیەتی سزاماندا چونکە ئێمە زۆر باش لەوە تێگەین بەهۆی ئێمەوە خەڵکنان بڕاو کرا بەهۆی ئەوەی من ببمە پەرلەمان خەڵک سەری پەرلەمانتار خەڵک سەری شکا بەهۆی ئەوەی من ببمە پەرلەمانتار خەڵکێکی زۆر ئازار درا من ئەمە هەرگیز ئێمە لە بیری ناکەین وە مەسئولین لەبەرەوەی کاتی بەرنامەکەمانەوە دەستمان پێکەمی ماوە ئیمتیازاتەکانی تری پەرلەمان بەڵێ ئەو پرسیارە کەم باسیەوەت کرد کە ئەگەر لە پەرلەمان ئەم کێشەیەتان بۆ چارەسەر نەکرێت دەیبەنە دادگا دەمێ ڕوونکردنەوەی زیاترم بیتێ لەسەر ئەو قسەی کردت مەبەستت چییە لەوە ینی کە دەیبەنە دادگا
ئێمە ئەگەر لە پەرلەمان لەسەر هەر وەزیرێک نەک وەزیری سامانەست و شتەکان مستەمسەکمان لە بەردەسا بوو سەلماندمان کە خراپ بە سەروەت و سامان و مڵکی ئەم وڵاتەوە کراوە نەمانتوانی لە پەرلەمانە ئەم کێشە چارەسەرکەین چ سەحبی سیقە بێت چار بابەتێکی تر بێت لەم وەزیرە ئەو کاتە ئەڕۆین لە دادگا سکاڵا لەسەر ئەم وەزیرە تۆمارەکەین. بەڵێ علی حەمەد ساڵح ئەندامی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان زۆر سوپاس دەکەم کە ئەم شەو میوانی دیوی دووەمی هەواڵ بووی. ئازیزانی نارتی زۆر سوپاس بۆ سەرنج و کۆمنت و پرسیارەکانی ئەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بمبورن کە نەمتوانی بێ هەمووی بخوێنمەوانێ تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.